من یەکێک بووم لەو کەسانی کە ویستم بەرەو ئەوروپا بڕۆم. چانس یاوەرم نەبوو لە بەحری ئیجا لە دەریای ئیجا بەلەمەکەمان غەرق بوو. 28 نەفەر لەگەڵ من خنکا، ئێمە 8 کەسمان ڕزگارمان بوو. دوای 8 بۆ 9 ڕۆژ لە مانەوەمان لە نەخۆشخانەکانی تورکیا ئێمە دیپۆرت کراینەوە بۆ کوردستان. ئەو کاتە کە من باسی لێوە ئەەکەم شەڕی ناوخۆ بوو. شەڕی ناوخۆ لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبوو و بەشێکی هۆکاری سەفەرەکەی منیش هەر لە دەستی ئەم شەڕە بوو کە شەڕێکی بێزارکەر و ماڵوێرانکەر بوو. دوای ئەوەی کە منیان جێڕایەوە بۆ کوردستان هەر لە ئیبراهیم خەلیلەوە بە بیانووی ئەوەی کە من کەسوکارم لە ناو یەکێتی پێشمەرگەن یان کادیرن یان کارەکەن لە ناو یەکێتی من دەستگیر کرام. لەوێەوە گواستمیانەوە بۆ ئاسایشی دهۆک و بۆ ئاسایشی گشتی هەولێر و بۆ ئاسایشی مەسیف و 2000 بۆ دەستگای پاراستن و 2000 بۆ زیندانی ئاکرێ. من لە ماوەی ساڵێک و چەند ڕۆژێک لە ئاکرێ بە تەحدیدی ساڵێک و 8 ڕۆژ لە ئاکرێ مامەوە. ئاکرێ بەڕاستی یەکێکە لەو زیندانانەی کە ناکرێ بە کتێبێک و دوو کتێب و چەند کتێبێکیش وەسف بکەیت، چونکە یەکێکە لە ڕەشترین زیندانەکان. من پێم وایە ئەلبەتە ئەوە بە شاهێدی ئەو کەسانەی کە زیندانەکانی ئەبوو غرێب و هەیئەی خاسە و ئەمنی عامە و ئەمنی شیمالیان بینی بوو، پێیان وابوو کە ئەم زیندانە زۆر زیندانێکی ڕەشتر و زیندانێکی زۆر ناخۆشترە و پڕەشکەنجەترە لەو زیندانانی کە هەیە. من لە ساڵی 1997 مانجی هەشتی 98 بڵێ بوو گواسترامە بۆ ئاکرێ. بڵێ شێوە زیندانیەکە زیندان لە بینایەی قاتعی جێش شعبی کۆندا بوو کە لە سەرەتای بازاڕی ئاکرێ کۆن، ئەم ئاکرێ کە ئێستا هەیەکە هەر سەرەکەوی بۆ ناو بازاڕەکە یەکەم بینا بەدەستی ڕاست ئەم زیندانەکەیە و لە شێوەیەکی چوارگۆشەیی دروستکراوە کە ساحەیەکی گەورەی لە بەیندایە هۆڵەکان هەموو لە یەکتریەوە دیارن. حەوت هۆڵی زیندانی تێدا بوو، هۆڵێکی چاوەڕوانی تێدا بوو بۆ با بڵێن چاوپێکەوتنی لەگەڵ چێشتخانە و ژوورێکی لێ بوو کە هی خاچی سووری نێودەوڵەتی بوو، لەگەڵ بینایشتر کە لە دەرەوەی ئەم چوارچێوێدا بوو بینایی بەڕێوەبەرایەتی زیندان بوو. ئەمە بە پێی کات ئەگۆڕا. لە ڕاستیدا ئەگەر بە هەڵەدانە چەند خراپترین کاتەکان بۆ زۆرترین ڕێژەی زیندانی لە مانجی دروست لە مانجی 11ی 1997 بوو، ئەو کاتی کە شەڕ زۆر گەرم بوو لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە خەڵکێکی یەکجار زۆر گیرە. هۆڵێکی کە 15 متر درێژ بە 4 بۆ 5 متر پان زیاتر لە 250 کەسی تێدا بوو. ئێمە لەو زیندانە یەکێک لە ئەشکەنجە هەرە خراپەکانمان ئەوە بوو کە جێی هەر زیندانیەک 1.4 بوو، ئەی لەوە زیاتر بۆت نەبوو. لەو کاتەش ئەبوایە وەکو ڕستەی ماسی بچینە ناوی یەکتری، یەکێک سەری بچێتە لای قاچی زیندانیەکەی تر و قاچی ئەویش هاتە لای سەری تۆ بە تەنیشتێکەوە ئەبوایە بە کەپسی بخەوی. نەخێر بە هیچ شێوەیەکی جۆرە دادگایەکمان نەبینیوە. ئەوەی چۆتە زیندانی ئاکرێ هیچ شێوە دادگایەکی نەبینیوە. ئاسایش کە مؤسسەیەکی حکومیە هەموو زیندانەکانی ئاسایشمان بینی، بەڵام هیچ دادوەرێکمان نەبینی، هیچ دادگایەکمان نەبینی. ڕاستەوخۆ لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ستافێکیان هەبوو سەرپەرشتیە کرد. بەڵێ بەڕێوەبەرەکەی کەسێک بۆ هەر خەڵکی ئەو ناوچەیە بوو، ئەفسەرێکی پایە بەرزی ئاسایش بوو بە ناوی حەمەدەمین. هیچ کات و ساتێکی زیندان لە خەیاڵی من دەرناچێت، چونکە ئەمە یەکێک بۆ لە سەختترین قۆناغەکانی ژیانم، یەکێک بۆ لەو کە چاوەڕێم نەکردووە من ڕۆژێک لە ڕۆژان بکەومە بەتایبەتی بۆ منێک کە باوکم و باپیرم هەمویان کەسوکارم پێشمەرگەی دێرینی کوردستان بوون و لە حیزبی هیواوە بنەماڵەکەی من لە ناو کوردایەتیدا بۆ تا گەیشتۆتە ئەمڕۆژ. هیچ کاتێک بڕوان بەوە نەئەکرد کە ڕۆژێک بێ بکەومە زیندانی حیزبێکی کوردی، حیزبێک کە بانگەشەی کوردستانیەت و یان لە پێناوی کوردستاندا خەباتکە. بۆیە بۆ من زۆر سەخت بوو زیندان
هیچ کاتێکی هیچ شتێکی خۆشی تێدا نیە خۆت ڕەنگە دریک بۆ بکەی هیچ شتێکی جوان لە زینداندا نابینی چونکە ئەگەر تۆش ئەشکەنجە نەدەن 2000 هاوڕێیەکەت ئەشکەنجە ئەدرێت تۆش ئەگەر ئەشکەنجەی ڕۆحی نەدرێت 2000 هاوڕێیەکەت تووشی سزایەکی دەرونی زۆر خراپە بێتەوە من کۆمەڵێک چیرۆکی زۆر تراژیدیم لە کتێبەکەمدا باس کردووە یەکێک لە چیرۆکەکان من کە قەت لە یادم ناچێ پیاوێکی بە ساڵاتچووی تەمەن 75 ساڵ کە حاجی بوو دووجار چۆتە مەککە و حەجی کردووە بەڵام کە هاتە ئاکرێ لەبەرەوەی لەوێ یەک پەرداخ ئیجباری بوو ئەوایە نوێژ بکەیت و ڕۆژوو بگریت و عیبادەت بکەیت یەک پەرداخ ئاویان پێ ئەدای کە دەست نوێژ بشۆیت حاجی بڕوای خۆی کە بڕوای وابوو لەبەرەوەی ئاو هەیە لە سجن بە پەرداخێک ئاون دەست نوێژ ناشۆرێ بۆیە بڕیاریدا کە نوێژ نەکات لە بەرامبەر ئەو بڕیاری ئەودا ئیدارەی زیندان بڕیاریاندا کە بە زۆر نوێژی پێ بکەن چەند جارێک بانجیان کردە دەرەوە قسەیان لەگەڵ کرد 2000 ئێوارەیەک بانجیان کرد وتیانە بێ نوێژپی وتی نایکەم هەر زۆر هەوڵیان لەگەڵدان ڕازی نەبوو 2000 لێیاندا لێدانێکی زۆر خراپ لە بەرچاوی هەمومان تەمەنی 75 ساڵە پیاوێکی بە ساڵاتچوو بەڵێ ینی لەبەر ئەوەی نوێژی نەکرد هەموو هەر بە بیانووی ئەو ئەندامەتی لە یەکێتی نیشتمانی کوردستان گیرا بوو اینجا دوای ئەوە کە ڕازی بوو دوای لێدانێکی زۆر وتی باشە نوێژەکەم چۆ ژوورۆ کاتی بانجی مەغریب پاسەوانەکان هەموو بە دیاری وەستان بۆی چاودێری بکەنایە نوێژەکە یان ناکە ئەم چونکە ئەشکەنجەیەکی زۆری پێ ئەچوو دەستیشی لە ژیانی خۆی شوشت بێت بۆیە کە بەدەنگێکی بەرز هاواری کردکەنیەتی نوێژەکەی ناوتی نیەتم هەیە سێ ڕەکعات نوێژەکەم بۆ ئەم پاسەوانانە کە جوان لە موشەیە بۆ بردیانە دەرەوە زۆریان لێدا بەداخەوە هەر ئەو شەوە گیانی لەدەستدا عەزیز یەکێشتر لەو حاڵەتانە کە من لە کتێبەکە باسم کردووە دوو هۆڵی گیراوانی پارتی کرێکارانی کوردستان هەبوو بە شەهرە زۆرەکەی ئەوە بوو کە ڕەنگە کەسێک وێنەیەکی بەدەستە و گیرابێیان سکاڵایەکی لەسەر چوو بێ کە ئەمە ئەندامی پارتی کرێکارانە ڕۆژێکیان دووسێ ڕۆژێک هیچ شتێک لە ئارادا نەبوو لە ناو زیندان ینی سزای بە کۆمەڵ نەبوو کەس لی نەدرابوو ئەوانە ڕۆژێکیان هەر لە بەیانیەوە هەستمان بە زمور زۆڵەشی ئاسایی کرد پاسەوانانی زیندان گیریان بە هۆڵی ژمارە 6 پەکەکە داهێنا یەکێک لە گیراوانیان هێنایە دەرەوە هەر لە بەیانیەوە لێیان داتانیوە ڕۆ حت داوایان لێ ئەکرد بە ئۆجەلان بڵێ تیرۆریست ئەویش کەمتر لە ڕێبەر ئاپۆی ناوت بە هیچ شێوەیەک سەریدانەوەن 2000 سەڵێکی گەورەی خۆڵ کە خاچی سووری نێودوڵەتی بۆی هێنابووین ئەو سەڵ لە خۆڵیان هێنا پڕ بوو لە پاشماوەی خۆراک هەموو پاشماوە خۆراکیان بەدەست پێ بەتاڵ کرد و جارێشتر پێیان پڕ کردەوە دوسێ جار ئەم عملیان پێکرد ئاخیر جار هەر خستیانە ناو سەڵەکە و سەریشیان داخست بۆ چەند سعاتێک لە ناو سەڵە دامایەوە دوایی کە هێنانە دەرەوە من بەلامەوە سیر بوو کە زیندوو بوو لە ڕاستیدا بە بێهۆشی هێنان دەرەوە بەڵام هیچ بڕوان بەوە نەبوو کە ژیانی جارێشتر بێتەوە بەر خۆشبەختانە دوای ئەوەی کە دکتۆری ئەو معاون طبی یان ئەو یاریدەری پزیشکی کە لە هۆڵەکەی ئێمە بوو چوو سەردانی کرد کۆمەڵێک ئاوی مغەزی بۆ هەڵواسی وانە باش بۆ هاتەوە سەر حاڵەتی خۆی بەڵام هەر ئامادە نەبوو بە هیچ شێوەیەک تەنەزوو بکات لەسەر هەمووی هەبوو ئەشکەنجە سەیریکە زەبر و زەنجی ئاکرێ زەبر و زەنگێکی کەم وێنەیە لە یەکەم لەحزەی کە تۆ قاچە خەیتە ئەوێ من لە کتێبەکە زۆر بە وردی باسی ئەوم کردووە لە یەکەم لەحزە کە ئەچیتەوێ ترسی ئەو ئەشکەنجەیەت نیشانە دەم ئێمە دوو پاس بوون ئەو ڕۆژەی گواستنیانەوە بۆ زیندانی ئاکرێ زیاتر لە 35 پاسەوان وەستا بوو یەک نەفەرەکانیاندا ئەبەزان زیندانیەکانیاندا ئەبەزان بە 35 کەس لیانەداتەیان گەیان دژوورەکەی خۆی ئەمە من دوایی دەوە تێگەیشتم کە ئەمە چاوشکاندنی زیندانیەکانەوە بۆ ئەوەیە پێی بڵێن ئاکرێ ئەمەیە لە ڕاستیدا دوو سەبەب هەبوو بۆ ئەشکەنجەدان سەبەبێکیان ئەوە بوو کە زیندانەکانی ئەوان هەمیشە بەوە بەناوبانگ بوو کە ئەشکەنجەی تێدایە سەبەبی دووەمیشی ئەوان ئەو کەسانی کە لەوێ پاسەوان بوون ئێمە بە تەواوی درکمان بۆ ئەکرد کە چێژ لە ئەشکەنجەدان وەرەگرن ئەمە بۆ ئێمە هەمیشە خۆپاراستن لەوێ خۆپاراستن بۆی ڕوبەڕووی سزا نەبیتەوە کارێکی قورسیش بوو چونکە نەتەزانی بە چ بیانوێک تۆ سزا ئەدریت ئەوەندەی زانیاریم هەبوو سەر بە ئاساییش بوون
ئەشکەنجەی دەرونیشە بوو قوربان یەکێک لە ئەشکەنجە دەرونیەکان کە ڕۆژانە ئێمە ئەمان بینی زۆر جاری وە هەبوو ناڵێم ناتوانم بڵێم هەموو ڕۆژێک بەڵام زۆر جاران لە بەیانیەوە بۆ ئێوارە ئێمە ڕوومان کردوتە دیوار چوار مەشقی دانیشتوین نەمانتوانیوە لەگەڵ کەسەکەی تەنیشتی خۆمان نەسەیری بکەن قسەیەکی لەگەڵ بکەینەوە یەکێکە لە ئەشکەنجە دەرونیەکان ئەوە پەیوەندی بەو بارگرژیانەوە هەبوو کە لە دەرەوە هەبوو تا نێوانی پەکەکە و پارتی تێکچوو وایە و خراپ وایە فشار زیاتر لەسەرەوەان بوو تا نێوانی یەکێتی و پارتی خراپتر تێکچوو وایە فشار زیاتر کەوتە سەر ئێمە خواردن زۆر خراپ بوو من لە کتێبەکە بە وردی باسی ئەوم کردووە لە ڕاستیدا ئەوەی کە ئەو خواردنەی کە درا بە ئێمە بۆ تەنانەت بۆ مرۆڤایەتی نابێت بۆ مرۆڤ نابێت ئەگەر ڕۆژێک خواردنێکی باش بۆ ئێمە دروست کرابواە بۆنی نەوتی لێ هات ئەوە دەلالت لەوە بوو کە نەوتیان تێکرد بۆی ڕەنگە بە هەڵە لە دەستیان دەرچوو بێت کە خواردنەکە باشە یانەوە بۆیە نەوتیانەکرد ناوی بۆی نتوانین بیخۆین